إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. مەجلیسەکەمان ئەگوێزینەوە و ئەچینە خزمەت هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە نوعمانی کوڕی بەشیر بۆمان ئەگێڕێتەوە. ئەفەرمێ لە یەکێ لە مزگەوتەکانە دانیشتە بووین، لەو کاتەیە ئەبوو ثەعلەبەی خوشەنی هات ڕووی کردە بەشیر کە یەکێک بوو لە هاوڵەکانی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم. پێوت فەرمایشتی ئومەران بۆ بگێڕەرەوە. حوذەیفە صاحبی سری پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە مەجلیسەکە بوو، فەرمووی وەڵڵاهی لەو خوتبەیە من ئامادە بووم چۆن لە زمانی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم دەرچووە ئاوا لەبەرم کردو بۆتان ئەگێڕمەوە. ئەفەرمێ هەموو بێدەنگ بوون. فەرمووی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم فەرمووی تكون النبوة فيكم ما شاء الله. پێغەمبەرایەتی و بوونی محەممەد المصطفى عليه الصلاة والسلام لەناو ئێوە چەندێ خوا بێ بڕعکات و ئەمێنێتەوە. ئەگەر خوا ئیرادەی هەبوو لای ببە لای ئەبات. لە دوای ئەو ثم تكون خلافة على منهاج النبوة. ئەم ئومەتە خلافەتێکی ڕاشیدەی بۆیە لە دوای پێغەمبەر عليه الصلاة والسلام. ئەم خلافەیەکە لەسەر منهەجی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەڕوات. ثم تكون ملكا عاضا. دوای ئەمە ئومەتی ئیسلامی ئەبێتە خاوەنی مەلیک، بەڵام چۆن مڵکێک هەمیشە ترس هەیە بفەوتێ. عاض بە معنای ئەوەی کە کەسێک تند قەپی پیا بکە کە ئەنەما بە زۆر لە چنگیان ڕائەکێشن و ئەوانیش بەدان تون قەب ئەگرن بە ئیمارەت و گەورەیە. دەوڵەتی ئومەوی و عەباسی و عوسمانی هەرسێکیان مەلیکی بوون. ئەی دوای ئەمە چی؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. بیرکەنەوە چۆن نەخشە ڕێگا بۆ ئەم ئومەتەدا ئەنێ، چۆن لە پێش چاوێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەم ئومەتە بۆ کوێ ئەڕوا. خۆی لە ناویانایە پێیان ئەڵێ پێغەمبەرایەتی نامێنێ. ئیشارەتیان بۆ ئەکا خولەفای ڕاشیدین لە پشتمەوە دێن و لەسەر منهاجی نبووەت ئەڕۆن. دواتر باسی 1000 ساڵی حکمیان بۆ ئەکا کە ئەم ئومەتە لەسەر پێکانی وەستاوە حکمەکە، حکمێکی مەلیکایەتی لە زەمانی ئومەوی و عەباسی و عوسمانیە. دوای ئەمە ئەفەرمێ ثم تكون ملكا جبريا. ئەبێتە مڵکایەتێکی جەبری بە زۆر بەسەر موسڵمانانە خەڵکی خۆیان ئەسەپێنن. ئومەتی ئیسلامی زەبر و زەنگ ئەی با بەڕێوە، پۆستاڵی عەسکەر ئەی با بەڕێوە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەمە چەنێ بڕەکە؟ دوای ئەمە چی؟ ئەفەرمێ ثم تكون خلافة على منهاج النبوة ثم سكت. فەرمووی لە دوای ئەمە خلافت لسر منهاجي پیغمبران عليهم الصلاة والسلام اقريته وابو ام امته اما ابينين
هەموو دقی فەرمایشتەکەی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم کە صحیحە لە واقعا ڕووی داوە. ئەوە ڕەدێکی زۆر گەورەیە بۆ ئەوانەی کە بڕوایان بە سنەت نییە، جێلانە تێکبەربوون و ئەڵێن تەنها قورئان کفایەتە. فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قوانینە بۆ ئەم ئومەتە، بۆیە یەک هاوڵ لە درێژایی مێژووە یەک تابعین مناقەشەی فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەکردووە. یاسایەکی بەسیط کە ئینسانەکان دایئەنێن کاتێ یاسا بەسەر تا ئەخوێننەوە سێرەکەی هەمووان پێکەوە هەڵ ئەستنەوە حورمەتەن بۆ ئەو یاسایی کە ئینسان دایناوە. ئەمە یاسای دینی خوایە جەل جەلالوه. قورئان و سنە دوانەیەکن پێکەوە کە یاسا و تەشریعی ئەم ئومەتیان دامەزراندووە. سیر کە 100 ساڵە و خەریکە 100 ساڵە خلافەتی ئیسلامی نەماوە، مولکێکی جەبری لەناو ئەم ئومەتە دەستی پێ کردووە. هەر جارەی جۆرە زاڵمێک گێت و ملی خەڵکی موسڵمان ئەشکێنێ، بە زۆر خۆی ئەسەپێنێ، بە زەبری چەک و ئەمن و قواتی عسکەری و ئینقلاباتی عسکەری خۆی زاڵەکە. انتخابات بۆتە درۆیەکی جوان کە مناڵیش خەریکە بڕوای پێ ناکە. ئەزانێ انتخابات لە وڵاتی ئێمەیە هەر ئەکات عسکەرتاریەت. بۆیە ئێمە ئەبێت چاوەڕێ بکەین یان ئیش بکەین بۆ ئەوەی منهاجی نبووەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بگەڕێتەوە. ئەو کەسەی چاوەڕێکا بۆ ئەوەی منهاج بگەڕێتەوە کەسێکی مردووە، ئەو کەسەی ئیشەکا بۆ گەڕانەوەی منهاجی نبووەت عليه الصلاة والسلام، ئەو کەسە کەسێکی زیندووە ئەتوانێت کارکە. ئێمە لە زەمانێکان خەریکە بەرەو 100 ساڵ ئەڕۆین. لە ساڵی 2023 100 ساڵی ڕەکتی ئەپەڕێ بەسەر ڕوخانی خلافەتی ئیسلامیە. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ 100 ساڵ جارێک خوا ئەمینێ کەسێک بۆ ئەم ئومەتە ئەنێرە ئەم ئومەتە ڕێکەکاتەوە، ڕاستەکاتەوە، دروست ئەبێتەوە. ئێمە خەریکە نەسیمی گۆڕانکاری ڕوومانتی ئەکا، لەو ئەچێ بە چاوەکانی سەرمان حەضارەتی ئیسلامی جارێکتر ببینینەوە کە پڕتاو ئەدات و دێتەوە ناوکایی مەیدانی سیاسەت و دنیا بەڕێوە ئەبا. کتێبێک هەیە لە ساڵی 89 لە جەریدەکانە بڵاو کرایەوە، لە ساڵی 92 چاپ کرا کە فۆکۆیاما یەکێک لە گەورە سیاسیەکانی ئەمریکا کە لە ئەسڵ ڕەشەڵەکی یابانیە کتێبێکی نووسی بە ناوی نهایەت التاریخ و الئینسان الآخر. ئیتر ژیان بەرەو کۆتایی ئەڕوا، ئیتر لەم حەزارەتە باشتر بۆ ئینسانیەت دەست ناکەوێ. ئەخیر مرۆڤ لەسەر زەویا دروست بووە، دیموکراسیەتی لیبرالی پیشانی عالەمیدا کە ئیتر ئەمە ئەخیر منهەجەکە هەموو ئینسانیەت ئەبێ لەسەری بڕوا. ئەگەر فۆکۆیاما ئەمڕۆ سەری دیموکراسیەتی جیهانی بکردایە کە چۆن خەڵکی پێشێل ئەکەن ئەکوژن بە ناوی وجودی دیموکراسیەت، دڵنیابن قەت ئەو کەلیماتان هی نەئەنووسی کە بۆتە گاڵتەجاری هەموو جیهان ئێستا کتێبەکەی کە لە سەرەتای دروستبوونی کتێبەکە و نووسینیە هەموو دنیا نووتیە لە بەردەمیە. زۆر خەڵکی موسڵمان و داعی و مەلاشە بوون کەوتە ژێر کاریگەری ئەو کتێبە، پێیان وابوو دیموکراسیەت ئەخیر مەطافی ژیانە. بەڵام ئێستا هەموو جیهان باسی ئەوە ئەکات الحەضارە القادیمە حەضارەة الئیسلام. ئەو حەضارەتەی ئەو شارستانیەتەی هەموو جیهان بەرەنگاری ئەکات و ئەگەڕێتەوە بۆ جیهان بریتێ لە حەضارەتی ئیسلام. ئەمەش سەرەتاکەی دەستی پێ کردووە. کاری خەڵکی موسڵمان ئەگەر چی فەردی بووە بەرەکەتی زۆر بووە. ئەوروپایەک ئێستاکەوە دەنگی ئەڵڵاهو ئەکبەری تێ ئەبیسترێ، خەریکە فەتح ئەکرێ دڵی. رووسیایەک خەریکە فەتح ئەکرێ لە ناو مۆسکۆیە موسڵمانان بەدەستە جەمعی نوێژەکەن، هەمووان پێکەوە شارع و ڕێگاکان ئەگرن. ئەمە مەگەر ئیشارەتێک نییە بۆ ئەوەی الئیسلام قادیم والحەضارە الئیسلامیە قادیمە، کە شارستانەتی ئیسلامی زۆر بە سەریعی گەشە ئەکات و زۆر بە سەریعی بەرە ئومەتان دێت. ئێمەش کاتێک کە سەیری قورئانەکەین پێویستمان بەوەیە بزانین خۆمان بدۆزینەوە، بزانین ئێمەی موسڵمان لە ناو مزگەوتەکەی خۆمان، لە ماڵی خۆمان، لە گەڕەکی خۆمان، لە نیشتیمانی خۆمان ئێمە چیمان کردووە بۆ دروستبوونەوە ئەم حەضارەتە. سەیری ئەمڕۆ مەکرد بڵێ وەڵام میلەتی کورد خاوەنی یاسا نییە، خاوەنی دەوڵەت نییە. نا، ئێمە بەشێکین لە ئومەتی گەورە. ڕۆژێک لە ڕۆژان چی ئەڵێ فەرد و گەنج و مناڵێکی ئێمە قیادەی ئەم ئومەتە ناکاتەوە، ئومەتە هەستێنێتەوە. چی ئەڵێ لە 100 ساڵەکەدا کەسێک لەم ئومەتەی ئێمە هەموو جیهان نابا بڕێوە. سیر نەبێ بەلاتانەوە. لە ڕووی عسکەریەوە سەلاح الدینمان پێشکەش بە ئومەت کردووە، لە ڕووی تەسەووفەوە مەولانا خالیدمان پێشکەش کردووە کە هەموو جیهانی بەڕێوە بردووە.
ئێمە وا تەسەوور نەکەین لە ئاستێکی بچووکە ئەم ئومەتە ئەمێنێتەوە. باقلانیمان پێشکەش کردووە، ئیبن سەلاحی شەهرەزوریمان لە علمی حەدیثە پێشکەش کردووە هەتا ئومەتی ئیسلامی قەرزاری ئەو پیاوەیە لە ڕووی عەقڵەوە، لە ڕووی فەلسەفەوە، لە ڕووی ئیقتیسادەوە، لە هەموو ڕووەکانەوە ئەم ئومەتە زیندووە. بۆیە پێویستمان بەوەیە لە خزمەتی قورئانە بوەستین، بزانین چۆن یاساکانی قورئان باسی گۆڕانکاری جیهانی ئەکا. خوا جەل جەلالوه کۆمەڵە یاسای داڕێژاوە دەقن و یاسان بۆ ئێمە. یەکەمین دانە حەضارەتەکان دەسا و دەست ئەکەن لە بین یەکترا، هیچ حەضارەتێک تا ئەخیر نامێنێتەوە. حەضارەتی ئەوروپی تا ئەبەد نییە، ئەبێ شکست بێنێ. هەر کاتێک بینیت موسڵمانێک پێوا بۆ حەضارەتی ئەوروپی هەتا ئەبەدە دڵنیا بە لەوە کە خۆی دۆڕانوە. هەر عەلمانیەکە بەناو عەلمانی بینی پێوا بوو ئیتر ئەوروپا کۆتایە، دڵنیا بە کە خۆی دۆڕانەوە خۆی نەناسیوە. کەسێکی یابانی توڕاستی وڵاتەکەی خۆی ئەوە نەخۆشەوێ بە دوو دارەوە نەبێ ناچێتە ناو ئەمریکا، بە دوو دار نەبێ نانی خۆی ناخوا، ئەکرێ بە کەوچک بخوا، بەڵام حەزارەتەکەی خۆی خۆشەوێ. هەموو ئەوروپایان ناچار کردووە سەر لە هەموو مەطعەمێکا بێت دارەکانیان بۆ دابنێ. لەگەڵ ئەوەشا پێشەکەوێت تەقەدوم ئەکا، واز لە توڕاس و میلەتی خۆی نایەنێ. ئەم گەمژە و گەجەل و گوزەلەی ئێمە فێری ئەمە بوون هەموو شتێک دابڕنێن لە خۆیان تەنها بۆەوەی کافر لێو ڕازی بێ. واللهی ئەگەر ببیتە یەهود و نەسەڕاش لێو ڕازی نابێ. بۆیە ئەم ئومەتە ئەبێ هوشیار بێتەوە، ئیشکا بۆ ئەوەی جارێکی تر سەرکەوێتەوە. یاساکان یەکەم دەستا دەستکردنی دەسەڵات، وتلك الأيام نداولها بين الناس. ڕۆژگارەکان دەسا و دەست ئەکەن لە بینی خەڵکیە، هیچ حەزارەتێ تا کۆتا نامێنێتەوە. حەزارەتی ئەمڕۆ لەسەرەوەی بەیانی کەوتووە، حەزارەتی ئەمڕۆ زۆر گەشەی سندووە، سبەینێ نوقسانە. ئەو حەزارەتی ئەمڕۆ ژێردەستەیە، سبەینێ سەردەستەیە و جیهان بەڕێوە ئەبا. صراعی حەزارەتەکان لەگەڵ تەکاملی حەضارات ئومەتی ئیسلامی هەمیشە هاتووە حەزارەتەکانی تەواو کردووە، پێشێلی نەکردوون. بۆیە بە درێژایی مێژووی ئومەتی لە باسی نەورۆزە کاتێکەوە ئیبن عومەر دەوڵەتی موسڵمانان خلافەی موسڵمان گەیشتۆتە ناو فورس، زمانی فورس پارێزراوە، مێژوویان پارێزراوە، هەموو شتێک کە هەیەە پارێزراوە، تەنانەت جەژنێک کە هەیەە نەورۆزە پارێزراوە هەتا ئەمڕۆ. ئومەتی ئیسلامی تەکاملی حەضاراتەکە لە بابلا ئەو هەموو بتە هەیە. بزانە ئومەتی ئیسلامی پارێزگاری لێ کردووە بە درێژایی مێژووی ئومەتی ئیسلامی کەنیسەیەک نەتەقیوەتەوە لەناو ئەم ئومەتەیە، کەنیسەیەک لە کار نەخراوە، بەعەکسەوە هەموو حەضارەتەکان پارێزگاریان لێ کراوە و ئیسلام تەکاملی هەموو حەضارەتەکانی کردووە. ئینەما بوعثت لئوتەممە مەکارم الأخلاق. یاسای دووهەم بریتیە لە یاسای پاڵپاڵێن کە لە قورئانە باسی ئەکا. ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع ومساجد يذكر فيها اسم الله كثيرا. ئەگەر بێتو ململانەی ناو شارستانێتەکان نەبێ، ململانەی ناو هێزەکان نەبێ، هەرچی مزگەوتە، هەرچی کەنیسەیە، هەرچی مەعابیدی یەهود و نەسارا هەمووی تێکەچێ بەسەرێکە، هەمووی وێرانەکرێ. بۆیە گرنگە بوونی ململانەی حەضارەتەکان و ئیسلام وها سیر ناکە کە هەر حەضارەتێ بێ حەضارەتێکی تر بشواتەوە. ئەوە ئەمڕۆ دووەلی ئەوروپی و حەضارەتی مەسیحیەتە، ئەوێ هەرچی شتە بیسڕێتەوە بە ناوی عەلمانیەت و عەولەمە، هەموو موسڵمانان داگیر بکە، فکری هەمومان کۆتا بکە. ئیسلامیت هەمووان ئەخلاقە جوانەکانی ئەوان وەرەگرێ، مەگەر ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دیوانی فورسی وەرنەگرت و کردی بە یاسایەکی ئیسلامی، مەگەر اقتصادی ڕۆمی وەرنەگرت و کردی اقتصادێکی ئیسلامی. بۆیە ئێمەی موسڵمان تەکاملی حەضاراتەکەین، نەک شکاندنی حەضارات و نەهێشتنیان، چونکە ئەزانین ئەو بوونی حەضارەتانە و ململانیانە پێویستە بۆ گەشەی ئومەتی ئیسلامی. ئێمە پێویستمانە لە یاساکانی سەرکەوتن تێبگەین. ئومەتی ئیسلامی هەمومان متفقین لەسەر ئەوەی كتب الله لأغلبن أنا ورسلي. خوا خۆی نووسیوێتی، خوا خۆی سەر ئەکەوێ پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام سەر ئەکەون. إن تنصروا الله ينصركم. ئەگەر خواتان سەرخز ئیلا خوا سەرتان نەخات. کەوابوو لەکوێ ئێمە سەر نەکەوتین، لەکوێ شکستمان هێنا، نەسرەتی خوامان نەداوە. ئەمە یاسای قورئانە. پێویستە ئەم یاسایانە بە وردی سیرکەین. دیقەت بدەن ئەسحابی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم چۆن لە یاساکان تێگەیشتون. ڕۆژێک لە خزمەتیا دانیشتون، چاوەکانی بەرز کردەوە، فەرمووی قوستنطینیە ڕزگارە کرێ، ڕۆما ڕزگارە کرێ.
یەک هاوڵ نەیوت چۆن ڕزگارە کرێ چۆن ئەبێ ئەوە ڕزگار کرێ ئەمە هیچمان بەدەست نییە وتیان کامیان یەکەم جار ڕزگارە کرێ فەرمووی قوستنطینیە ئەستەمبوڵ یەکەم جار ڕزگارە کرێ ئیسلامبوڵ ڕۆماش چاوەڕێەکە هێشتا ڕزگار نەکراوە واللهی چۆن بەشی یەکەم هاتووەتە دی بەشی دووەمیەتە دی ئەسحاب ئەوە لە یاساکان تێ ئەگەیشتن لەکوێ ئێمەی موسڵمان شکستمان هێنا هۆکاری هەیە ئەبێ مڕاجعەی خۆمان کەین نەک پێمان وابێ هێزی کافرە ئێمەی کوشت زۆر کات بزوتنەوەی چەکداری هەبوون کاتێککە کۆتاییان پێ هاتووە لەگەڵ هەر کامێکیانە قسەم کردبێ باسی هێزی دوژمنی کردووە ئەوەنە داماو بووە باسی خەلەلی ناوخۆی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە دوو غەزوە تەواجودی هەیە لە غەزوەی ئوحدا تەواجودی هەیە پێغەمبەر گیان صلی الله عليه و آله وسلم یەک خلافی ئەو ئەجوڵێنەوە ئەم ئومەتە گەورەیە بەبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم شکست هێنێ بەبوونی ئیمامی ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و شکست هێنێ لە غەزوەی حونەینە تەنها عوجبێ ڕووی کردە دەرونیان پێیان وابوو زۆری ئەمان زۆر گرنگە پشتیان بەخوا کاڵ بوویەوە تەوەکولیان بەخوا کز بوو شکستیان هێنا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تەواجودی هەبوو لە ناویانە والله لە ڕوایەتێکە ئەڵێ غەیری پێغەمبەر گیان صلی الله عليه و آله وسلم ئیمامی ئەبوو بەکر و ئەبوو سوفیان هەموو ئەسحاب ڕایان کرد باشە بۆیە ئێمە مخالەفاتی خۆمان ئەبێ زۆر ئاگامان لێبێ هەتا ساغ نەبین لەگەڵ خوایە خوا نەسرەتمان نادا هەتا دروست لەگەڵ خوایە نەجوڵێنەوە دروست نەسرەت نایەتە بەردەستمان ئەمە یاسایە یاساکانی گۆڕانکاری ئێمە پێویستمان بەوەیە لە خزمەت قورئانە بین قورئان باسی یاساکانمان بۆەکە فەرد ئەبێ خۆی پاک کاتەوە کۆمەڵگەی موسڵمان دروست بێ دەسەڵاتی موسڵمان بە ئۆتۆماتیکی خۆی دروستە بێ چونکە کاری ئێمە دروستکردنی قائیدە قائید ئەبێ بە فکر ئومەتان بەرێ بەڕێوە ئومەتی ئیسلامیش پێویستی بەو قائیدەیە کە بیبا بەڕێوە سێرکەن تەتار و مەغۆل لە مێژووە چونکە خاوەنی فکر نەبوون قائیدیشیان هەبوو نیوەی دنیایان داگیر کرد بەڵام ئاسار و تۆزیشیان نەما ئەستەن خۆیان زۆرێکیان موسڵمان بوون دەوڵەتی عوسمانی ئەگەڕێتەوە 800 ساڵەی حکومیان ئەگەڕێتەوە بۆ ئەو مەغۆلیانێکەوە لە ئەسڵا موسڵمان بوون بۆیە فکر و قائید زۆر گرنگە لەم ئومەتا سەرکەوێ کە سەرکەوت ئەم ئومەتە لەسەر قاچەکانی خۆی ئەوەستێتەوە ئێمە پێویستمان بەوەیە لە قاعدەی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تێبگەین ئەمە یاسای ئێمەیە هەتا خۆمان چاک نەکەین بەتەما نەبین چاک بێ لە خۆوە هەومان دانیشین انتظاری محەممەدی مەهدیکەین زۆر بەزەین بەلا و گەنجەکایەتەوە کە پێی وابێ دنیا ئاخرەتەوە ئیتر دابنیشێ چاوەڕێ بکە ئەگەر یەک سانیەت ما بێت و خەریکی بانگەوازکردن و خزمەتکردن بی چجا ئەوەی پاڵی لێ بدەیتەوە چاوەڕێوە بکەی محەممەدی مەهدی بێ نەسرەت بدا کە لە هیچ ڕێواتێکە نەهاتووە کە ئیلا محەممەدی مەهدی بێت و اینجا ئەم ئومەتە سەر ئەکەوێت لەوە ئەچێت دەجاری تر سەرکەوینەوە حەزارتەکەمان نەخۆشکەوێتەوە اینجا محەممەدی مەهدی بێ و کەسیش نازانێ ئێمە پێویستمان بەوەیە کۆمەڵی معادلەی تەغییری جیهانی هەن تێبگەین ئەبێ ئێمە دیراسەی واقعی خۆمان کردبێ ئەمڕۆ بزانین کین قووەتی ئێمە چەندێکە ئومەتی ئیسلامی لە چه ئاستێکایە اینجا ئەبێ ڕۆیەکمان دیار بێ ئایندەمان دیار بێ بزانین چی ئەکەین ئاخر ئێمە ئومەتێکین تا بەهەشتمان لێ دیارە معقولە لە ژیانی دنیا بەیانی نەبینین نەزانین چی ئەکەین پێویستمان بەوەیە خوتە و استراتیژیەت و نەخشەڕێمان هەبێ پێویستمان بەوەیە مقاومەکەین هەتا ئەو دەقەی سەرکەوتن بەدەست ئەهێنین ئایا دیراسەی واقعی خۆمانمان کردووە ئێمە مێژومان پڕ لە سەروەری و جوانی یەقینیشمان هەیە ئایندەهی ئێمەیە بەڵام ئەمڕۆ ئێمە کین ئێوە تەسەوورەکەن ئەگەر ئومەتی ئیسلامی هەموو دەوڵەتەکان یەک بگرن هیچ هێزێک نییە لە جیهانە بگاتەوە هێزی ئەمە ئێستا پێنجەم هێزی جیهان لە ڕێی عەسکەرتاریەتەوە بریتێ لە تورکیا دەوڵەتێکی ئیسلامی یان با بڵێم لە سنووری جوگرافیای دەوڵەتی ئیسلامی دووهەمین ئیقتصادی هەموو جیهان لە ڕووی فەردەوە بریتێ لە قەتەر یەکەمین دەوڵەت لە جیهانی ئیسلامیە لە ڕووی دەوڵەمەندیەوە بە ژێرخانی بەهێزی ئابووری بریتێ لە سعودیە ئێمە لە ڕووی اقتصادەوە لە پێشەوەین لە ڕووی عەسکەرتارەتی لە پێشەوەین ئەگەر هەموو دووەلی ئیسلامی یەک بگرن چه هێزێکەیە بەرامبەر بە ئەم هێزە بوەست بەڵام بزانە کافر چۆن کاری کردووە لە ناو مزگەوتێکا بەشبەشمانەکە چ جای ئەوەی لە دەوڵەتەکانە بەشبەشمان کرد ئەم ئومەتە پێویستی بەوەیە نەخشەڕێگای خۆی دابنێت چی بکە لە ئەمڕۆیە چۆن پەروەردەی وەچەی نوێ بکە چۆن مبدیعەکان دەست بکاتەوە بۆ ئەوەی خزمەتکەن
پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئوسامەی کوڕی زەید گەنجێک مناڵکارێک 7 ساڵێک ئەکاتە قائیدی جەیش هەندێک کەس تەعن لە ئیمارەتەکەی ئەدەن ئەم مناڵە چی بوو کرا بە سەرکردەمان ئەفەرمێ ئەم کەسە شیاوە بۆ ئیمارەت وەکو باوکی وەهایە باوکی زەیدی کوڕی حارثە چەند شیاو بوو بۆ ئیمارەت چەند گەورە بوو ئەمیش ئەبەو شێوازە عەقڵیەتی گەورەی ئەم مناڵە ئەچێ هانی ئەدا نایشکێنە لەبەر قسەی خەڵک لای ببا نەخێر ئیبداع لە جیهانە لە 4 ساڵی و 5 ساڵیەوە دەست پێ ئەکا تەسەوور ئەکەن 98 مبدعین لە 4 ساڵ و 5 ساڵەوە دەستیان پێ کردو ئەوانەی کە گۆڕانکاریان لە جیهانە دروست کردووە دواتر کاتێک چوونەتە مەکتەب گەیشتوونەتە 7 و 8 ئیبداع ئەگەڕێتەوە بۆ دووە لە 102 لە جیهانە لە 102 کە پیر ئەبێ هەر لە 102 بۆیە پێویستمان بەوجی لە گەنجە تازەیەکەیت ئەبێ بەکاریان بێنین تەفعیلیان کەین بۆ کارێکی زۆر گەورە حبی دین لەناو دڵیانە بچەسپێنین گەورەیان کەین لەسەر خواناسی و تاعەت و دینداری ناکرێ هەتا ڕۆژی قیامەت ئێمە دانیشین چاوەڕێکەین ئەبێ جیلێک دروست بێ ئەم ئومەتە قیادە و ڕیادەکە بەرەو جیهان بوون بەرەو گەورە بوون بەرەو سەیطرەکردن بەسەر هەموو جیهانە ئەمڕۆ ململانێ لەوە دەرچووە تۆ تەسەوورکەی لە وڵاتەکەی خۆتە ئەتوانی ململانەکەی ئەگەر هەموو ئومەت پێکەوە بێ هیچ کەس دەرەقەتی ئومەت نایە ئەکرێ گەمەی سیاسی زۆر گەورە لەگەڵ ئەوروپایا بکرێ ئەکرێ لە ڕووی عسکەرتاریەتەوە ئەوروپا بشکێنرێ خۆ نەکراوە تا ڕۆژی قیامەت چاوەڕێکەی تەنها چەک و تەقەمەنی لەوان بکڕی دوو یاسا هەیە حەزەکەم لە خزمەتتانە باسی کەم یەکەم یاسایان ئەو عەقڵانەی مەشاکلیان دروست کردووە قەت ئەو عەقڵان ناتوان چارەسەر دروست کرد سەیری ماڵەکەی خۆت کە ئەو عەقڵەی کە تۆ هاتە موشکیلەکەت پێ دروست کردووە ئەگەر نەیگۆڕی چارەسەری موشکیلەکانە پێ ناکرێ ئەو عەقڵەی وڵات ئەبا بەڕێوە کێشە دروستەکە قەت بە حەیاتی ئەو عەقڵە ناتوانێت وڵات ڕزگارکە بەو عەقڵەی ئێستەیەوە ئەبێ گۆڕانکاری هیچ وڵاتێک نییە ئەگەر کاری استراتیژی هەبێت لە ماوەی 7 ساڵە ئەبێ پێشکەوێت نەک 20 ئەوەنە ساڵ نەزانە چی ئەکاو ئێستا شەر بە دەوری خۆیان بە بازنێکی داخراوە بخولێتەوە ئەبێ ئێمە لەم قۆناغە دەربچین ملەتی کورد زۆر میحنەتی چەشتووە نابێ هەتا ئێستا شەر بڵێن ساواین ئەبێ ساواکان شۆڕش دروستکەن ئەبێ شۆڕشی اقتصادی و ئیعلامی و فکری و هەموو جیهەتەکان ئێمە دروستکەین ئەبێ ئێمە هەستینەوە سەر قاچەکان ناکرێ هەتا ڕۆژی قیامەت چاوەڕێی کۆمەڵی کەس و عەقڵی پوکاو بکەین کە پیانەوترێ متخلفو العقل ئەوانەی کە عەقڵیان لە دواوەیە بە حەیاتی مەشاکلیان پێ حەڵ ناکرێ یاسای دووهەم کە یاسایەکی جیهانیە عەقڵ نزمەکان هەمیشە هەوڵ ئەدەن بە هەمان ڕێگای شکستیان هێناوە ئەیانەوێ بە هەمان ڕێگا نەسرەت بێنن جارێک شکستت هێنا عاقڵ بە ئەمە بۆ خەڵکی ئیسلامی و غێرە ئیسلامیە دوو جار شکستی هێنا عاقڵ بە ئومەتی ئیسلامی دوو جار لە کونێکەوە ناگەزرێ دەوەڵی جاری وایە ئێمە هەر 4 ساڵ جارێ ئەگەزرێن کورە 2 ساڵ جارێ ئەگەزرێن کورە مانگی جارێ 2 جار ئەگەزرێن ئەی هاوار ئومەتی ئیسلامی ئومەتێکی وریایە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئومەتێکی گەورەیە عەزیزانم ئێمە لە ململانەیەکی زۆر گەورەی حەضارەتەکانن ئەم ساڵ هەموو ساڵێک تونتر و قورستر ئەبێت دڵنیا بە بەرەو 20 و 21 و 22 ململانەکە زۆر بەهێزە بێ هەوڵ ئەدەن دینەکە لەژێر چیم تا بە زۆر دەربێنن خاوەنی دینت نێڵن ثقافەتی تۆ نەهێڵن حەضارەتی تۆ نەهێڵن ئومەتی تۆ پێشێلکەن تەواجودی تۆ نەهێڵن لەسەر زەویە بتکوژێننەوە بە جیهانی بوون زەرێکی زۆر گەورەی داوە لە ئەخلاقیاتی ئومەتەکان لە فکری ئومەتەکان لە هەستانەوەی ئومەتەکان پێویستمان بەوەیە هەر هەمومان لەم نەم ململانەوەی حەضارەتانەیە هەوڵ بدەین هەتا کۆتا پلە مقاومەتکەین خۆمان نەدەین بەدەستەوە دڵنیا بە لە ئەخیرە حەضارەتی ئیسلامی لەگەڵ فیترەتی مرۆڤە ئەگونجێ هەموو ئینسانیە دێتەوە سێ فەرموو ئەمڕۆ حەضارەتی غەربی چی کردووە بە ئێمە هەمومان شەوان ناخەوین ئێستا دیراسەتی علمی زۆر ورد باسی ئەوەت بۆ ئەکا لە 7ەوە بۆ 12 ئیلا ئەبێتەوە خەوتبی ئەگەر نەخەوتی خەون ئیسفادە لێ نەکردووە عەقڵت مێشکرد ئیسراحەتی نەکردووە دیراساتی نوێ باسی ئەوەت بۆ ئەکات سیواک بەکاربێنە بگەڕێرەوە بۆ شارستانیەتێکی جوان کە حەضارەت و
کولتوری ئینسانەکان نەفەوتێنێ گەشەسازی ئینسانەکان نەفەوتێنێ لە هەموو شتەکانە وردە وردە ئەبینی لەبەرەوەی ئەم دینە موافقە عقل و فکر هەموویەتەوە ئێ والله ئەم ئومەتە ئەبێ لە ڕووی طبەوە پێش ئەوروپا و ئەمریکا و هەموو دنیا بداتەوە ئەبێ لە ڕووی اقتصادەوە پێش بداتەوە ئەبێ لە ڕووی فکرەوە پێشیان کەوێ ئەبێ لە ڕووی دەستگرتن بە دینەکەیەوە پێشیان کەوێ داوەشی نییە بۆ ئێمە کەسێکی ئەوروپی یەک بە حەماسەتی مەسیحیەتەوە کار بۆ ئیشەکەیەکە تۆش پشتی لە ئیسلام کردووە پشتوێنە لێ کردوێتەوە والله قانونی دەستا و دەستی دەسەڵات ئەم ئەحزابانە ئەڕۆن نامێنن ئەم میلەتە ئەمێنێتەوە ئەم حکوماتانە هەمووی ئەڕۆن تڕۆ ئەبن ئەم میلەتە ئەمێنێتەوە چەندێک خراپەیان کردبێ ئەدرێ بە کۆڵیانە لە کۆڵمان ئەبنەوە ئەڕۆن بەڵام چاکەکاری ئەم ئومەتە و ئەهلی خەیر و دین ئەمێنێتەوە والله زەردەخەنە بەرامبەر بە هەتیوێک ون نابێ صدقە و خیر و خێراتی لە وڵاتە ون نابێ بەخوا نوێژێکت ون نابێ ئێرە شوێنی ئاسوودەیی دڵانە پێویستمان بە ئاسوودەیەکەیە هەمومان دابپۆشێ پێویستمان بە ئاشتەوایەکی گەورە هەیە ئەم ئومەتە هەر هەمووی پێکەوە هەستێتەوە ئەکرێ ئێمە لە ناو ململانەکانە ببینە خاڵێکی زۆر گەورە و کاری زۆر گەورە بۆ خۆمان بکەین خەڵکی تریش هەیە وڵاتەکەی داگیر کراوە توانیوێتی بە عەقڵی گەورەی خۆی لەژێر چنگی کافر و بێدینە دەربێنێ سێرکە هندستان داگیر کرا و خۆشی ڕزگار کرد یابان داگیر کرا و خۆشی ڕزگار کرد نیوەی دنیا داگیر کرا و خۆشی ڕزگار کرد ئەکرێ ئەو قەفزە بەهێزەی مالی زیایدا لە ڕووی خوێندنەوە ئێمەش بیدەین بۆ ناکرێ خوێندنی ئێمە زۆر لە پێشەوە بێ لە ئاستێکی جیهانیە کۆمەڵە پێوەری جیهانیە پێشکەوێ چونکە عەقڵی متەخەلیف و بچوو یە یاسا و مەنهەجدانە لە وڵاتی ئێمە پێویستمان بە شۆڕژی گەنجە پێویستمان بە لاوی تازەیە کە بێتە پێشەوە کار کات ئێمە ناڵێن پێویستمان بە عەقڵە پیرەکان نییە نەخێر ئەوانە مرشیدی گەورن بەڵام بردن بەڕێوەی جیهان هەموو ساڵێک ئێستا وەکو جاران نیە گۆڕانکاری بەسەرایە هەموو ساڵێک پێویستی بە کۆمەڵی خەڵک هەیە کە بتوانن بە فکرێکی نوێ وڵات بەرن بەڕێوە ئێمە بەرەو 100 ساڵەی گۆڕانکاری نزیک ئەبینەوە بەرەو فەتحی ڕۆما نزیک ئەبینەوە بەرەو سیادە و قیادەی عالەم و جیهان نزیک ئەبینەوە ئەبێ ئێمە خاوەنی خاڵێک بین یا هێزێک بین لە ناو وەرچەرخانە جیهانیەکانە ئەگەر نا ئەم ئومەتە بە بچووکی ئەمێنێتەوە یان ئەگەر ئومەت سەرکەوت ئێمە بە بچووکی ئەمێنینەوە پێویستمان بەوەیە هەر یەکەمان لە ئاستی خۆی پرتە و باتە خۆی هێز بداتە خۆی لە هەشتاکانە لەم شارە شەیوە هەبوو 3 دەرسی عام لە ناو مزگەوتێکە هەبوو خەڵکەکە پرتەوی دابوویە خۆی و ئیشی ئەکرد بۆ دین مناڵ هەموو قورئانی خوێن مزگەوتەکان جمەیە هات باوکان و دایکان هەمیشە لە خەمیەوە بوون مناڵەکان چۆن پەروەردەکەن ئەم ئێستا خەریکی چین ئێمە ئایا ناتوانین ئەو شۆڕشە بگێڕینەوە ئایا ناتوانین بەو هێزەی هەشتاکانەوە ئێستا کارکەین ئایا ناتوانین هەموو تەکنۆلۆژیای ئەمڕۆ بۆ خزمەتی دینەکەمان بەکاربێنین خوای گیان ئێمەی گوناهکار خراپەی زۆرمان بۆ تۆ بەرز کردوتەوە کەم تەرخەمی زۆرمان هەبووە یا ئیلاهی لە خزمەتکردنی دینەکەتە و بەم ڕۆژی جومعەیە بەم ڕۆژە مبارەکە هاتوویەتە خزمەت ماڵەکەی تۆ دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە دڵی زەلیلیمان سەیری تۆ ئەکا پەروەردگارە هانامان بە تۆ هێناوە ڕەحمەت و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنەوە عەفومان کە همتمان برز كبو خزمتي دينك يا أكرم الأكرمين حضارتي إسلامي بجرو سرقاتكاني خوي يا أكرم الأكرمين خوي جان عاقبة من برخيرك يا رب العالمين بزي بس أمي لتمانا ببارنا يا أكرم الأكرمين فساد وخراب كاريلنا وأمي لتمانا مهلا يا أكرم الأكرمين خوي جان أواني توشي قندلي إداريات لكل ما يعني كرو يا رب العالمين يا ربي خوي داوالي أكين بجوري خود شبابان وجنجانك بنيرك أمولاتي إما برو آستي زور برز برن يا أكرم الأكرمين يا ربي خويا بركتي أسمان وزئي بسر منا ببارنا أمولات من حر بركته خيرك يا ربي خويا أمولات من حر عدالتك يا ربي خويا جان همة من برز كبو خزمة دينك يا رب العالمين يا ربي خويا عاقبة من حر خيرك خويا عاقبة من حر خيرك يا ربي خويا لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشاة مان ونبي يا ربي خوي جان هنا من بتوهنا ويا أكرم الأكرمين بزي وكرم ورحمتي خود بسرمانا ببارنا لجناهي دايكو بوك من ببورا لجناهي حاجة كان من ببورا
پەروەردگارە حەجی حاجەکانمان قبول کە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای گیان لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە لە گوناهی ڕەفیق و برادەر و خۆشەویستانمان ببورە پەروەردگارە هانامان بۆ لای تۆ هێناوە یا ئیلاهی قەرزی سەرشانی قەرزارانمان سوو بکە پەروەردگارە ئەوەی نەخۆش و شیفای بۆ بنێرە خوای گیان شیفای نەخۆشەکانمان بنێرە یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان کە ئەو مردوانەی کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لەم منبەرەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەستی زەلیل بۆ تۆ بەرزەکەینەوە خوای عەفویان بکە یا ربی خوای جان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان ئەم موسڵمانە ڕویان کردوتە ماڵەکەی تۆ دەستی دوعا بۆ تۆ نەبێ بەرز ناکەنەوە پەروەردگارە دڵی زەلیلیان بۆ لای تۆ نەبێ سێری هیچ شتێک ناکە ڕکوع نابن سوجدە نابن تەنها بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة